سڵاو بینەرانی بیسەرانی ئەزیز، من شەنگ خەلیلم لە پۆدکاستی نوێژدار لەگەڵتانم. بابەتی ئەم هەفتەیەمان دەربارەی هۆکارەکانی زووپیربوونی پێستە و تێیدا باس لە ڕێگە چارەکانی بە گەنجی هێشتنەوەی پێست دەکەین بە میوانداری دکتۆرە سۆما خەسرە و پزیشکی پسپۆڕی پێست. زۆر بەخێوی تۆرە. زۆر سپاس. زۆر خۆشحاڵین کە ئامادەی لەگەڵمانە. من زیاتر زۆر سپاس بۆم دەرفەتە. دکتۆرە سەرەتا بۆ دەست پێ بکەین قۆراغەکانی گەشەی پێست یاخود نوێبوونەوەی پێست چۆن و چەندێ کاتی پێویستە؟ خۆی لە ڕاستیە پێست لە 3 طبقە پێکێت. طبقی سەرەوەیە، پاشان چینی دووەمە کە ئەمە زیاتر لە کۆلاجین و ئیلاستین و ئەمانە پێکیە، پاشان طبقی ژێرەوەیە، ئەمە زیاتر چۆریە. نوێبوونەوەی پێست زیاتر لە طبقی سەرەوەیە. ئەمیش لە چەند ڕیزێک لە خانەکان پێگیە. ئەو خانانەی کە ئەکەوێتە ژێری ژێرەوە ئەمە توانای دابەشبوونیان هەیە، پیان وترێ بەیزڵ سێڵەکان. خانانە خۆیان قابلیەتی ئەویان هەیە دابەشە بن و وردە بەرەوسەر و ئەڕۆن و پاڵ بەوانی ترەوە ئەنێن بۆ ئەوەی وەکو بڵێ شێدین بکە، یعنی لێ ببێتەوانی وردە دا ئەماڵڕێ لە پێست. طبعاً بە چاو نابینرێت، بەڵام پرۆسەکە هەمووی ئەو توێژاڵی سەرەوە کە لە خواروخانەکانی خوار و بەرەوسەرەوەیەت بە تۆتەڵی یعنی 28 ڕۆژی پێچێت. دکتۆر ئەگەر باس لەو هۆکارانە بکەین کە کاریگەری لەسەر بەگەنجی مانەوەی پێست هەیە و سەرەتا بۆ ماوە دەست پێ بکەین، ئایا بۆ ماوە چۆن کاریگەری لەسەر پێست هەیە؟ ڕاستە خۆی پرۆسەی بە ساڵا چۆن پیربوونی پێست خۆی بینێتەوە لە 2 هۆکاری سەرەکیە. یەکەمیان هۆکاری بۆ ماوەیە، یا با بڵێن هۆکاری ناوەکی و هۆکاری دەرەکی یا خود ژینگەی. هۆکاری ناوەکیەکە ئەوە بە دەرەجی یەکەم بۆ ماوەیە، ینی جیناتەکەی تۆ لە ئایلەکە تا لە باو باپیرانتەوە چۆنە هەڵگرتە بێ، هەیە قابلیەتی ئەوەی هەیە زوو ڕیشاڵەکانی کۆلاجینەکەی تێک پشکێ یا درەنگتر تێگەشکەیە هەیەڵێ پێستمان ئێمە بە ئایلێوی تۆنترە، یا بۆ نمونە پێستمان زیاتر زووتر پیرە بن، هەر یەکە و یعنی قابلیەتێکی هەیە. ئەمە زۆر ناتوانین دەستکاری بکەین، ینی تەواو تۆ کە لەدایکە بی ئەمەت بۆ نووسراوە. بەڵام هۆکارەکانی تر ژینگەییەکان بەرکەوتنی خۆرە، لایف ستایلەکەتە، ئەو خۆراکەی کە ئەی خۆیت بەرکەوتە و لەگەڵ هەنێک دەرمان و مەوادی کیمیایی و ئەمانە تا حەد ئەمە ئەتوانرێت کۆنتڕۆڵ بکرێ. دکتۆر ئەگەر بە وردی باس لە خۆراک و کاریگەری ئاویش بکەین، ئاوخواردنەوە بکەین، ئەمانە چۆن کاریگەریان لەسەر بەگەنجی مانەوەی پێست هەیە؟ ڕاستە خۆی خانەکانی پێست هەتاوەکو لەشمان شێدارتر بێ، خانەکانی شێدارترە من ئەو قابلیەتیان کەمتر ئەبێ بۆ ئەوی چرچی ورد دروست بکەن، یعنی وەکو چۆنەڵی ناچنەوە یەک گرژ نابن خانەکان، شرینکج ناکەن، لەبەرەوە زۆر زەرورە. یعنی بڕێکی باش ئاو خواردنەوە ئەمە یەکێکە لە سەبەبەکانی ئەوەی کە پێستەکە و خانەکان بە شێداری و بە تەندروست بمێنەوە. بە هەمان شێوە خۆراکیش. بۆچی خۆراک؟ لەبەرەوەی ئێمە ڕۆژانە بەرکەوتەمان هەیە چ لەگەڵ و کوتم تیشکی خۆرا بێ، چ لەگەڵ ژینگەی دەرەوە بێ، ئەمە سترێسێک بۆ خانەکان دروستەکان، نەک بۆ پێست، بۆ هەموو لەش. ئەو خواردنانەی کە ئەنتی ئۆکسیدەنتیان تایە بە ڕێژەیەکی زۆر، بەڵێ تەماتە ئەمە زۆری تایە، خواردنە فرێشەکان و سەوزە و میوەکان، ئەمە بەسوودە لەبەروی ئەو زەختی کە ئەکەوێتە سەر خانەکانی پێست کەمی ئەکاتەوە، بەرپەچی ئەیاتەوە. لەبەرەوە خانەکان ماوەیەکی زۆرتر بەرگە ئەگرن، قابلیەتی تێکشکانیان کەمتر ئەبێ، هۆکارێکە بۆی پێستەکەت باشتر بمێنێتەوە. دکتۆر بابەتێکی تر کە زۆر گرنگە و تۆزە فەرامەشمان کردووەویش کاتەکانی خەوتن و تەندروستی دەرونیە، هەیە ئەمانە چۆن کاریگەری لەسەر تەندروستی پێستە؟ خەوتنیش زەرورە لەبەرەوەی باڵانسی هۆرمۆنەکانی ناو لەشمانەکەت. خۆی ئەزاین کە لە 12 شەوە کۆمەڵێک هۆرمۆن هەیە دەرئەدرێت، ئەمە باڵانسی زیندە چالاکیەکانی لەشەکە. ئەبینی ئەوانەی کە زیاتر درەن ئەڕوون ئەم زیندە چالاکی لە لەشیانە تێگەچێ. ئەمەش تەبعاً وەکو پێستیش و هەموو تەندروستی لێش بەعام هەمووی تەئسیری هەیە لەسەری. بێ لەوەش تێکچوونی خەو، ناڕێکی خەو لە
بواری پێستە ئێمە زۆر ئەیبینین کە کاریگەری هەیە لەسەر ئەو گرفتێک کە خەڵک زۆر ئەناڵێنە بەدەستیەوەیش ڕەشی دەوری چاوە لەبەرەوەی پێستەکە هیلاکتر ئەبێ مولولەی خوێنەکان هیلاکتر ئەبن لە دەوروبەری چاوە تۆختر و ڕەشتر ئەنوێنێ لەبەرەوەی مەدایمە ڕێنمایی ئەوانە ئەکەین کە گرفتی ڕەشی دەوری چاویان هەیە خەوەکان ڕێککەنەوە لەبەر ئەوەیە. دکتۆر هەرچەنە دنیا گەرمیش بووە بەڵام ئایا گەرمکەرەوەکان هیچ کاریگەریکیان لەسەر تەندروستی پێستێ بۆ نمونە چ سپلیت بە یاخود زۆڵا بێن هەر بابەتێکی تر؟ بەڵێ هەموو شتێک کە زۆر زیاتر بە لە حەدی خۆی بەرکەوتەی گەرما زۆر زیاتر لە حەدی خۆی و بەرکەوتنی سەرماش زۆر زیاتر لە حەدی خۆی هەردووکیان تەئسیری نێگەتیڤیان هەیە لەسەر پێستەکە. تەئسیری گەرما و سەرماکەش هەردووکی احتیمالە پێستەکەت وشک بکاتەوە و زیاتر سنسیتیڤی ئەکا حساسی ئەکا پێستەکە قابلیەتی ئەوەی زیاتر ئەبێ کە سووربوونەوە دروست بکە و پێست وەکو مقاومێک وایە لە بینی ینی ئەندامەکانی ناوی لەش و ژنگەی دەرەوە ئەو مقاومەیە تێگەچێت کە کاتێک زۆر بەرکەوتەیە بێ بە هەشتێک بێ ئایا سەرمای زۆر بێ گەرمای زۆر بێ ئاوی زۆر گەرم بێ خۆر بێ یان هەنێک مێش و مەگەز و ژینگەی دەرەوە بێ ینی گەرمای زۆر و سەرمای زۆری ژێکێکە لەو فاکتەرانە بەڵێ دەربارەی لەیزەر کە خاڵمان یاخود پیاوان بۆ لابردنین و یان هەر هۆکارێکی تر بەکاری بێنن ڕاست زیانی بۆ پێست نییە؟ خۆی لەیزەر هەر ینی ئێمە بەعام کە خەڵک باسی لەیزەرەکە یەکسەر لەیزەری موو بە خەیاڵیایە بەڵام خۆی لە ڕاستیە لەیزەر بەکارهێنانی زۆرە ینی هەر لە بواری پێستا بگری و لە بوارەکانی تری پزیشکی شابیگری بەکارهێنانی زۆری هەیە و لە پێستیشا تەنها بۆ لابردنی و بەکار نایەت بەکارهێنانی تریشی هەیە بە ئەم یەکسەر بینە سەر ئەوەی کە بۆ لابردنی موچکە ئەو باوە و لە ناو خەڵکا هەیە ئەو لێزەری کە بۆ لابردنی و بەکاریەت ئیش لەسەر ڕەنگەکات یعنی بە دەرەجی یەکەم تەئسیرەکە لەسەر ڕەنگەکەدانێ بۆیە مووی ڕەشیش زیاتر ئیسیفادەی لێەکە ئەو لێزەر و ئەو تیشکە لەلایەن با بڵین ڕێگی مووەکەوە هەڵەمژرێت ئەگەر لە دەستێکی شارەزابی کات و قیاسی مەزبوطی خۆی بەکاربێنێ کە وابێ لە حەدی خۆی زۆر زیاتر نەبێت کە زیان بە پارچەکانی تری پێست بەرێت یعنی بۆ نمونە خانەکانی تەنیشتی و مولولەی خوێن و شتەکان نەخێر یعنی زیانێکی وەکو بڵێن خراپی نییە لەسەر پێست ئەگەر بە مەزبوطی بەکارپێنرێ بگرە هەنێ جار ریسێرچ هەیە ئەبینین بەحەس هەیە لەسەری کە ئەبینێ ئەو تۆزە گەرمی کەشی دروستی ئەکا بەحەس هەیە لەسەری کە ئەڵێ ئەساس کە کۆلاجینیش تۆزە دەفعی ئەکا تازە بێتەوە ئەبینی ئەوانی کە لێزەرەکەن هەر مۆکان کەم نابێت و تۆزێک دیقەتبی کوواڵەتی پێستەکەشیان باشە بێت بەڵام لێزەری تر هەیە بۆ نمونە لێزەری CO2 لێزەری لابردنی تاتووە ئەمانە شەریەکە و تارگێتی خۆیان هەیە لەسەر مۆزوعێکی کە ئیشەکەینەوە ناچینە دیتێلەوە بەڵام ئەوانش ئەگەر بێت و لە حەدی خۆی زیاتر بەکارپێنرێت و یعنی با بڵێن دەرەجی مەزبوطی نەبێ ئەمە بەڵێ احتیمالە زیان بە پێست بگەێنێ سووتان دروست بکە سووربوونەوە دروست بکە مهمێ دەستێکی شارەزابی بیکات بۆ کەسەکە و ئامێرێکی مەزبوط بەکارپێنرێت. دکتۆرە ئێستا لە سۆشیال میدیا زۆر ترێندا کە چارەسەرە سروشتەکان لە ماڵەوە بەکارهێنن خانمان بۆ جوانترکردن یاخود بۆ ڕوونکردنەوەی پێست و بۆ نمونەیەکێک لەوانە ئاوی برنجە بەپێی شارەزای بەڕێستان ئایا ئەمانە سوودیان هەیە؟ بەڵێ ئەگەر بە مێژووە بڕۆیتەوە ئەبینی زۆرێک لەلەتەوەکان ئەم چارەسەرە سروشتیانیان لە ماڵەوە بەکارهێناوە شتیان تێکەڵ کردووە بە تایبەتی کۆریەکان و سینیەکان حتا لە نەتەوەی خۆشمانە ئەگە بەڕێی من ئەگەر کەسەکە پێستی خۆی شارەزابێت و تۆزێک زانیاریشی لەسەر ئەو مادەیە هەبێت کە بەکاری هێنێ زیانێکی زۆر زۆری نابێت بەڵام لە کۆتاییە ئێستا ڕۆژگار زۆر بەرەو پێش ڕۆیشتووە بەرهەمەکانی جوانکاری پرۆدەکتەکان ئەوەی کە لە دەرمانخانەکانە هەیە زۆر کوالتیان باشە مارکاتی زۆر باش هەن لەژێر ڕێنمایی پزیشکە ئەم شتانە بەکار بێنن طبعاً تەئسیری باشترە بەڵام ئەگەر کەسەکە حەز بکە ئەتوانێت ئێستا دنیا کراوەیە بخوێنێتەوە لەسەری و پێستی خۆشی شارەزا بێت بۆی شتێک بەکار نهێنێت کە عەکسی پێستەکەی خۆی ئیش بکات بەنسبەت ئاوی برنجەوە
واوتراوە کە تەئسیری هەیە لەسەر کاڵبوونەوەی پێست لە ڕێگەی ئەو کۆمەڵێک ئەسید و ڤیتامیناتی تایە حساب ئەکرێ بە مقەشیرێکی خەفیف ڕوونبوونەوەیەک بە پێستەیە بەڵێ بەڵام ئەبێ بە شێوازێکی وا بەکار بهێنرێت کە تەئسیرێکی زۆر بەقوتی لەسەر پێستەکە نەبێ و کووتمان لەگەڵ شتی ترا تێکەڵ نەکرێت ماوەیەکی زۆر لەسەر پێستەکە نەهێڵڕێتەوە. دکتۆر چی دەربارەی بەکارهێنانی میوەکان لەسەر پێست بۆ نمونە مۆز بە یا خیار بەیان پەتاتە؟ بەڵێ ئەمانە کاریگەریان چۆن؟ ئەمانش بڕێکی باش عینەشت ڤیتامینەکانیان تایە ئەتوانین بڵین دژە ئۆکسانن و لە هەمان کاتە ئەبینی کە لە جاری وایە کەسەکە لەگەڵ ماسکی تریشە ماسکی ئەوی کەوکو کاغەز وایە هەنێ خانمان خوان بەکارێنن لە ماڵەوە بخۆیان ئەبینیت حتا لە وێنەیە لە وێبسایتەکانە لەسەر چاودا ئەندرێ لەسەر لێوەکاندانرێ لەبەرەوەی کە بڕێکی باش ئاویان تەیە وەکو شێدارکەرەوەیەکی سروشتی ئەتوانرێ بەکار بهێنرێت. بەڵام بۆ نمونە ئێستا هەنێک لیمۆش بەڵێ لەوانەیە مقەشیرێکی خەفیف بێت تۆزێک تەئسیری هەبێ لەسەر کاڵبوونەوە بەڵام لە عینەن کاتە ئەگەر زۆر بەکار بهێنرێ مودەیەکی زۆر لەسەر پێستەکە بمێنێتەوە هەستیاری دروست دەکات یعنی تەئسیرێکی عەکسیە بێ لەسەر پێستەکە. دکتۆر چی دەربارەی بەکارهێنانی وێڵاش بۆ چارەسەری پێست؟ بەڵێ ئەمە هەیە خۆی لە زانستی پزیشکیشا هەیە بە تایبەتی بەکارهێنرێت بۆ چارەسەری برین و سوتاوی بە دوو شێواز ئیشەکات یعنی طبعاً بدوای ئەوەی کە وێڵاشەکە لە دایکەکە وەرەگیرێت و پاک ئەکرێتەوە بە کۆمەڵێ پرۆسەی ئەڕوات و ئەبڕێت ئەتوانرێ وەکو با بڵین پێچانی برینێک کە بەڵین بە گۆز نەبێ بە شاش نەبێ ئەمە شتێکی بایۆلۆجیە باشە بۆ برینەکە و لە عینەن کاتە ئەبینی کۆمەڵێک مەوادی تایە ئیتر لە ترشە ئەمینیەکانە بێت لە کۆمەڵێک کانزاوشتا بێت کە ئەمە وا ئەکات و کۆمەڵێک دژە هەوکردنی باشی تایە و ئەکا هەم برینەکە ئیلتیهاب نەکا هەم دەفعی خانەکانەکە زوو چابێتەوە. ئەمە بەکارهێنراوە بەڵێ لە کۆنا بەکارهێنرا و لە زانستی پزیشکیشە و بە تایبەتی بۆ نەخۆشی سوتایی بەکارهێنرێت. دکتۆر ئەگەر باسی لە چارەسەر سەردەمیەکان بکەین و سەرەتا لە پاکەرەوەکان یا هوسولەکانان دەست پێ بکەین ئەستا زۆر باوە کە کچان دەبڵ کلینزەر بەکارهێنن پاکەرەوە لە هەمان کاتە ڕەنماو چیە بۆ ئەم بابەتە؟ خۆی دەبڵ کلینسەر یان دوو پاکەرەوە چییە؟ کەسەکە دوو جۆر پاکەرەوە بەکاربێنێ لە عینەن کاتە یەکێکیان ئۆیڵی تیابێ ینی مادەی چوری تیابێ بۆ ئەوی مەیکەپ و ئەو پرۆدەکتانی کە قورس ئەڕوات بە ئۆیڵ کلینسەرەکە ئەوەی کە چەورەکان ئاسانتر ئەڕوا و بە دوای ئەوەش دانەیەکی کە بەکاربێنێ کە زیاتر مادەی ئاوی تیابێ بۆی ئەگەر هەر پیسیەک و یعنی پاژماوەیەکی ترما بێت لەسەر پێستەکە لای بەرێ. ئەمە خراپ نییە ئەگەر بۆ یەکێک بێت کە پێستی ڕۆژانە زۆر هیلاک بێ بۆ نمونە مەیکەپی قورس بکات و یعنی ڕۆژانە زۆری بوێ کە ئەم پاژماوانە لابەرە لەسەر پێستی لە عینەن کاتە ئەبێت کەسەکە شارەزا بێ لە پێستی خۆی بۆ نمونە ئەگەر پێستێکی هەبێت قابلیەتی ئەوە بێ زیبکە بکە یا زیبکە لەسەر ڕوخساری بێ ئێمە بەلامانەوە باشن یەک کلینسەرە یا پاکەرەوەی بەکاربێنێ کە چەوری تیابێ ئۆیڵی تیابێ چکە پۆڕەکان نەگرێ دەمی کونیلەکان نەگرێ یا بۆ نمونە کەسەکە پێستی هەستیارە تۆ دوو جار پاکەرەوەی بۆ بەکارێنی دوو دەبڵ کلەنسەری بۆ بەکارین لەوانەیە هەستیارتریکە لەبرۆ گونجاو نییە بۆ هەموو پێستێک. دکتۆر چی دەربارەی ڤیتامین سی بە سیرەم بە یاخود بە کرێم؟ ڕاستە ئەمەش زۆر باوە لە ناو خەڵکە و بەداخەوە ینی ئەنواع شەریکات و پرۆدەکت و مەواد هەیە لە بازارەکانە خۆی ڤیتامین سی زۆر باشە لەبەرەوەی دژە ئۆکسانە خۆی بە دوو شێواز ئیشەکە وەکو دژە ئۆکسان ئیشەکە و لە عینەن کاتە وەکو کاڵکەرەوەش ئیشەکە لەبەرەوەی ئەو خانە ڕەنگیەکان کە ڕەنگ دروستەکەن لەو کەسانە کە پەڵەیان هەیە و شوێنەواری زیبکەیان هەیە ئۆشتانە ئەیوەستێنێ ڕای ئەگریا کۆنتترۆلی ئەەکە فەیەکێکە لە عیلاجە باشەکان و ڕئیسیەکان چەند جۆرێکی هەیە بۆ نمونە باوترینیان ئەسکۆربیک ئەسیدە جۆری تریشی هەیە
هەنێ پرۆدەکتیان هەیە کوالیتێکی ئەوەنە بەرز نییە، یعنی بەستەیبڵی ئەو مادەیە نامێنێتەوە، ئەگۆڕێ بە فۆرمەکانی تر. شێوازەکەی گۆڕێ. بەڵێ یعنی نەوعی تری هەیە، ئەبینی هەستیاری بۆ پێستەکە دروستەکە، ئەبێ ئەوەش خەڵک تۆزێک شارەزا بێ، یعنی چارەخوازە بێ شارەزا بێ، یا لەژێر ڕێنمایی پزیشکە جۆرێک وەرگێکە گونجاو بێ بزانێ تەسیری نیە لەسەر پێستەکەی، ئەمە باشترە. دکتۆرە چارەسەرێکی تر زۆر باو کە بۆ چرچلوچی بەکارهێنش ڕەتینۆڵە. ئەمە چۆن بەکار بهێنرێ و ڕێنمایی چە لەسەری؟ ڕێتینۆڵ ئەتوانین با بڵێن مشتەقاتی ڤیتامین ئەیە، خۆی زۆری هەیە، یعنی حتا بە حەبیش هەیە، ئەوەیە کە لە ناو خەڵکە باوەڵەن حەبە سوورەکە یان حەبە قاوەیەکە، ئەمە شێوازی حەبەکەیەتی، بە شێوازی کرێمیش هەیە، بۆ نمونە ڕێتین ئەی پێ ئەوترێ. ڕێتینۆڵیش یەکێکە لە مشتەقاتی ئەوان تۆزە خەفیفترە، یەکێکە لە بەرهەمە گونجاوەکان بۆ دژەپیری لەبەرەوەی هاندەری کۆلاجینە. کەسەکان کە هەستەکەن ئیتر سەر و با بڵێن 25 ساڵن یا وردە چرچی ورد خەریکە دەرەکەیە لەسەر پێستیان، ئەمە هەڵبژاردەیەکی گونجاوە ڕێتینۆڵ. کەسەکە ئەمیش لە عینەن دووبارەی ئەەکەمەوە ئەبێ پێستی خۆی شارەزا بێت، بۆ نمونە ئەگەر پێستی زۆر وشک بێت ڕێتینۆڵ احتیمالە تۆزێ وشکتری کاتەوە، شەر نییە هەموو شەوێک لە هەفتەکە بەکار بهێنرێ، ئەتوانرێ شەوە ناشەوێک یاخود لە هەفتەیەکە 2 شەو بەکار بهێنرێ، ئەمما هەڵبژاردەی لە هەفتەیەکە چەند جار بەکار بهێنرێ ئەکەوێتە سەر پێستی کەسەکە، بەڵام بە یەکێک لە بەرهەمە گونجاوەکاندا ئەنرێ بۆ دژەپیری. دکتۆرە کۆمەڵە پرسیارێک و پرسیاری زۆر گرنگمان هەیە، ئەویش یەکەم پرسیارمانەوە سێ ڕێنمایی بۆ ڕوونکردنەوەی پێست. بۆ ڕوونبوونەوەی پێست هەڵبژاردننی ڕۆتینێکی گونجاو تایبەت بە پێستی کەسەکە کە هەم شێدارکەرەوەی تیابێ، هەم دژەخۆری تیابێت و لە غەسوول و ئەو پرۆدەکتانی کە بەکاری هێنێ بۆ پێستی تایبەت بە پێستی کەسەکە خۆی، ئەمە زۆر زەڕورە. ئەتوانێ ناو بەناویش پاکردنەوە هایدرەفێشەڵ بکا بۆ پێستەکەی لەگەڵ هەڵبژاردننی لایفستایڵێکی گونجاو. دکتۆر چی دەربارەی نەهێشتنی یاخود ڕێگریکردن لە دروستبوونی چرچلۆچی بۆ لەو باسی هەنێک لە بابەتەکانیشمان؟ ڕاستە، خۆی چەند شتێک زۆر تەسیری هەیە لەسەر چرچلۆچی، یەکێک لەوانە کە بیرمان چوو باسی بکەین مادەی نیکۆتینە. مادەی نیکۆتین ئیتر ئایا لە جگەرەیە بێ، لە نێرگەلەیە بێ، لە پۆدا بێ، زۆر تەسیرەکاتە سەر تێکشکاندنی کۆلاجین و چرچبوونی پێست. بە دوورکەوتنەوە لەمە ڕێگریکردن لە تیشکی خۆر، لەگەڵیشیا دەستپێکردنی پرۆسیجەرەکانی بۆتۆکس و سکین بوستەرەکان، هاندەرە کۆلاجینیەکان، لە هەر کاتێکە کە کەسەکە هەستی کرد وردە چرچەکان لەسەر ڕوخساری دەرەکەوێت. ئەمە زۆر مهمە. ئەم سێ خەتوای من زۆر بە مهمی ئەزانم بۆ ڕێگریکردن لە پیری. سێ ڕێنمایی بۆ کەمکردنەوەی زیبکە. بۆ کەمکردنەوەی زیبکە تەبعاً کەسەکە ئەبێ شارەزای پێستی خۆی بێت. یەکەمش دەبێت عیلاجی زیبکە بەکاربێنە ئەگەر زیبکەی هەبێت، یعنی کە ئەگەر زیبکە لەسەر ڕوخسارە هەبێت عیلاجی مەزبوط و کۆرسی مەزبوط وەرنەگری بە هەنێشتی لاوەکی چارەسەر نابێ. پاشان کە کۆرسی تەواوی وەرگرت و زیبکەکانی کۆنتڕۆڵ بوو، ئەتوانێ کۆمەڵێک ڕۆتین بەکاربهێنێ، ئەو ڕۆتینانی کە خۆی ڕۆژانە بەکارهێنێ ئەو بەرهەمانەی تیابێ بۆی ڕێگری بکە لەوەی زیبکەی بۆ بێتەوە. ئیتر ئایا مادەی سالیسیلیک بێ، ڕێتینۆلیش بە بڕێکی کەم بە هەمان شێوە ئیشەکات لەسەرەوەی کۆنتڕۆڵی چەوری دەم و چاو بکات و بۆی نەگەڕێتەوە زیبکە، گلایکۆلیک بێت، لەگەڵ هەڵبژاردننی خواردنی تەندروست و ڕاگررتنی وەزن کێشێکی مەزبوط. دکتۆرە چارەسەرەکانی لابردنی پەڵەی زیبکە چین؟ ئەویش مهمترین شت ئەوەیە یەکەم جار زیبکەکە حەلکەی، چکە هەتا زیبکەی تازە بۆ دروست بێ هەر پاڵی تازت بۆ دروستە بێ، ئەمە زۆر مهمە. لەو کاتانە کە زیبکەکەی هەیە خۆی بە دوور بگرێت لەوەی دەستی لێبات و هەڵی کەنێت و هەنێت تێکەڵ و بەعزە شتێکی لێبە کە وای لێ بکە کە
زیبکەکە زیاتر هەو بکات ئەبە خۆی لەمانە بە دوور بگرێ پاشان ئەو سیرم و پرۆدەکتانە بەکاربێنە کە ئیشەکات لەسەر کاڵکردنەوەی پەڵە. دکتۆرە ڕێنمای چێ بۆ کەسانی کە پێستیان چەورە؟ بۆ ئەوانەی کە پێستیان چەورە ئەبێ ئەو ڕۆتینەی هەڵی ئەبژێرن بۆ دەموچاویان تایبەت بە پێستی چەور ئەمە خەتۆیەکی مهمە. پاشانیش سیرەمی تایبەت ئەتوان بەکاربێن بۆ نمونە نایاسینەماید، ڕێتینۆڵ و لەگەڵی شاتوان پاکردنەوەی بۆ بکەن هایدرا فێشەڵ ناو بەناو بە چەند مانگێک جارێک لە کلینیکەکان. هەنێک کەس ڕێژەی چەوریەکەی پێستی ئەینکە لەسەر پێستێتی زۆر چەورە کۆنتڕۆڵ نابێت بەمانەش جاری وایە ئەیان خەینە سەر حەبی ئایزۆترێتیونۆین بە مقدارێکی کەم یعنی بۆ ڕێژەیە ناکە بۆ چارەسەری زیبکە بەکار بهێنرێت بە ڕێژەیەکی کەم ئەمەش بەیەکێک لە چارەسەرەکان داهەنرێت. ئەو کەسانی کە پێستیان وشکە ڕێنمای چێ بۆ ئەوان؟ بە دەرەجی یەکەم شێدارکەرەوە و خۆ بە دوورگرتن لە ئاوی زۆر گەرم، بەکارهێنانی لفکە، شێدارکەرەوەی گونجاو بۆ پێستیان. دکتۆرە گرفتێکی تر هەیە هەنێکە سەڵەیە من پێستم وشکە بەڵام تەنها ناوچەوان و لوتم چەورە. ڕاستە پێوترە کۆمبینیشن سکن ینی پێستی تێکەڵە. ئەوان چۆن ماملە لەگەڵ پێستەکەیان بکەن چ جۆرە پاکەرەوە یاخود شێدارکەرە و بەرهەمێک بەکاربێن؟ وا باشترە ئەو کاتە باشترە چارەخوازەکە دوو جۆری هەبێت بۆ ناوچەوانی ئەو شێدارکەرەوانە بەکاربێنێ کە زۆر کونیلەکان ناگرێت بۆ ئەو ئەگەر ڕوومەتەکانی زۆر وشک بێت شێدارکەرۆی زیاتر بەکاربێنێ کە زیاتر شێداری کاتەوە پێستەکە. تۆزێک ئەمە قورسە بۆ چارەخوازەکان یعنی ئەبینین ئەمە ڕۆژانە لە کلینیکم حاڵەتانە ئابینین ئەبێت تۆزێ زیاتر نەفەسی درێژ بێت لەگەڵ پێستەکەیە. دکتۆرە کۆتا ڕێنمای چێ بۆ بەگەنجی مانەوەی پێست و ڕێگریکردن لە ئەوەی کەسێک زوو پێستی پیر بێت؟ وەکو وتم هەڵبژاردننی لایفستایلێک تەندروست و خۆ بە دوورگرتن لە تیشکی خۆر و مادەی نیکۆتین لەگەڵ دەستپێکردن دژەخۆر بەڵێ زۆر زارورە ئەوەش ینی ڕێگریکردن لە بەرکەوتەی خۆر ئایا بە بەکارهێنانی دژەخۆر بێت یاخود بە ئەوەی کە هەر لەو کاتانە کە هەتا و زۆر بەخۆدا هەر بەرکەوتە و نەبێت لەگەڵیا و لەگەڵیشا دەستپێکردنی بۆتۆکس دەرزی بۆتۆکس لەگەڵ سکین بوستەرەکان هاندەری کۆلاجینەکان لەو کاتا کە هەستەکە کەسەکە وردە خەریکە پێستی بەرەوە ئەوە ڕوات کە چرج دروست بکات. زۆر سپاس دکتۆرگیان بۆ زانیارەکانە. زۆر سپاس بۆ ئێوەش خۆشحاڵ بووم. زۆر سپاس کە تا سەبینەر و سەرمان بوون تا زنجیرەی داهاتوو وەرتەندروست بن.